پرۆسەی خوێندن نزیکەی مانگێکە لە هەرێمی کورسان ڕاگیراوە بەهۆی هێرشەکانی ڕژێمی ئێران و گروپە هاوپەیمانەکانی لە عێراق. سەلام خەلیفە باوکی 4 قوتابیە. یەکێک لە منداڵەکانی داناوە تا ئەوانەکانی پێش داخستنی قوتابخانەی بەبیر بهێنێتەوە و دەڵێت نامەوێت منداڵەکانم بێبەش بن لە خوێندن، چونکە ئەو ئەزمونێکی تاڵی لەگەڵ جەنگدا هەیە و بە گوتەی خۆی ساڵانی زوو بەهۆی هێرشەکانی عێراق بۆ سەرهەرێمی کورسان دەستبەرداری خوێندن بووە و تا ئێستا لە بیری نەکردووە. شاکارەی شەرەفخان بۆ سەلام نایشارێتەوە هێرشەکان و داخستنی دەرگای قوتابخانە کاریگەری نەرێنی زۆری لەسەر منداڵەکانی دروست کرد. بەڵێ کاریگەری زۆرە هەڵبەت سنووری جوگرافیای کوردستان ها لە شوێنێکە هەمیشە جەنگ لێوە نزیکە کە جەنگیش بوو قوربانیمان زۆرە بێ، قوربانەکانیش ئەگاتە ئەوەی قوتابخانە دابخرێت کە داخرا کاریگەرەکانی بۆ ساڵەکانی دواتر دەرەکەوێت. منم شەو بە یەکێک لە مناڵەکانە وتم باوە بەیانی یان دوو بەیانی قوتابخانە کرێت وتی باوە من هەر نازانم هاین لەکوێ لە مەبەستی لە وانەکان بوو. دوای ئەو هێرشە موشکی درۆنانی کە ئێران کردی بۆ سەر خاکی هەرێمی کوردستان یا بەکارهێنانی ئاسمانی هەرێمی کوردستان، حکوومەتی هەرێم لە کاتێکی دروستە بڕیاری ڕاگررتنی پرۆسەی خوێندنیدا، ئەمش لەبەر و هۆکاری زیانی گیانی نەبێ بۆ خوێندکاران مامۆستایان و فەرمانبەران. بەڵام ئەم دابڕانە بۆ ماوەیە خوێندکاری لە کەش و هەوای خوێندن دروکردێتەوە، پێویستی بە کاتێکە بۆ ئەوەی خوێندکار بگەڕێتەوە سەر ڕێکە و دووبارە لەگەڵ خوێندنان ڕابێتەوە، ئەمش پێویستی بە کاتێکە و هیوادارم چارەسەر بکە. لە کاتێکدا هێرشەکان بەردەوامیان هەیە و ئایندا ڕوون نییە، بەڵام وەزارەتی خوێندنی باڵا و پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستان بڕیاریاندا لە بستنەوەی ئەم مانگەوە پرۆسەی خوێندن لە هەرێمی کوردستان دەست پێ بکاتەوە. لە ڕاستیە کاریگەری نەرێنی هەیە لەسەر قوتابیانی ئازیز و خوێندکارانی خۆشەویست، بەڵام بڕیارێکی ناچاری بوو بۆ ئەوە بوو خوێندکاران و قوتابیان و مامۆسایان گیانیان پارێزراو بێت، چونکە گیانی مرۆڤ زۆر گرنگترە لە پرۆسەی خوێندن. ئەوەی لە ڕاستیە ئێستا بەرچاومان ڕوونە ڕێنمایەکان دەرچۆ بۆ ئێستا لە ڕۆژانی داهاتوە ئەگەر خوا نەخواسە حاڵەتی وا هەبێت کە هیواداری نەبێت ئەو کاتە وەزارەت کۆبوونەوە کات و بڕیاری تازە دەرەکات. بە هەرچ هۆکارە لە هۆکارەکان بێت دواکەوتنی خوێندن وەکوتم بەرکەوتەی خراپی هەیە لەسەر ئەنجامی خوێندن بە تایبەتی ئەو بەشانەی کە بەشی تەکنیکی و کە بەشی پزیشکن، چونکە پێویستیان بە وانە پراکتیکیەکان هەیە. ئەم وانە پراکتیکیانش بە شێوازی ئۆنلاین ناتوانێت ئەنجام بدرێت، بۆیە گرفتێکی گەورە لە بەردەم دواخستنی خوێندن یاخود دەرەنجامی پرۆسەی خوێندن بۆ خوێندکارانی زانکۆ و پەیمانگاکان دروستەکە. هێرشە موشکی و درۆنەکانی ڕژێمی ئێران ترس و دڵڕاوکێکی زۆری لەلای هاوڵاتیانی هەرێمی کوردستان دروست کردووە، بە تایبەت ئەو دایک و باوکانەی کە منداڵەکانیان دەنێرنەوە بۆ خوێندگاکان و باستەوە دەکەن. گەر بزانن مەترسیەکان بەردەوامیان هەیە ئەوە ناچارن منداڵەکانیان نەنێرنەوە ناوەندەکانی خوێندن و داوا دەکەن. حکوومەتی هەرێم هەڵوێستی توندی هەبێت بۆ نەهێشتنی مەترسیەکان. دیار جەمال دەنگی ئەمریکا.